ئازان خۆشەویستانمان تەورێکی دیکەمانە بێت لە تەوری دومی بەرنامەکەماندا لەگەڵتان دەبین باز لە ئادابەکانی قەرزپێدان قەرز وەرگرتن دەکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا زانین پێویستە موسڵمان تاکی موسڵمان چۆن مامەڵە لەگەڵ ئەمەدا بکە کەمە بابەتێکی زۆر گرنگە ڕۆژانە لە نێوان تاکەکانی نێو کۆمەلگادا ڕوودەدات و گومانیشی تێدانە پێدانی قەرز خێر و بەرەکەت و چاکەیەکی زۆر دەنووسرێت بۆ کەسێک کە قەرزەدادە کەسێکی دیکە لە کاتێکدا کە ئەو پێویستەتی کە دواتر باز لە فەزڵ و گەورەیەکەی دەکەین گفتوگۆ لەگەڵ میوانەکەمان دەکەین بەڕێز مامۆستا موسڵح عەبدوڵڵا بانخواز مامۆستا گیان سڵای خوا لێبێ سوپاس بۆم دەرفەتە. مناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ ئێوەی بەرز و خۆشحاڵم کە لە بەرنامێکی ئەوە ڕاستەوخۆ لە خزمەت ئێوەی بەرز و خۆشەویستدام دەستان خۆش بێت بۆ ئەم بەرنامەیە بەڕاستی بابەتەکە وتەوەرەکە بابەت زۆر هەستیار و گرنگ و ڕۆژانەیە. من داوا لە بەرزەکەمەک و پێشنیارێک ئەگەر بکرێت ئەو بابەتە زیاتر گرنگی پێ بدرێت یعنی تەنها بە چەند کاتژمێرێک کۆتایی پێنێدرێت بابەتەکە زۆر هەستیارە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی کۆمەلگەوە هەیە بۆتە کێشەیەکی کۆمەڵاتی گەورەش مەسەلەی قەرزدان و قەرز وەرگرتنەوە. بۆیە من بەپێویستی ئەزانم ئەم بەرنامەیە ینی چەند کەسانێکی تر و مامۆستایانی تر بێن قسەی لێ بکەن ینی وەکو سیسیلێک لێ بێت تەواو حەقی خۆی پێ بدرێت. وەکو گوتم ئەم بەرنامەیە لەوانەیە بتوانێت زۆر کێشەی کۆمەڵایەتی چارەسەر بکات ئەگەر خەڵک پابند بێت بە بنەماکانی شەرعەوە لە ڕێگەی ئادابەکانی قەرزدان و قەرز وەرگرتنەوە کە ئێستا زۆر بڵاوە. بۆیە بە پێویستی ئەزانم ینی ئەم بابەتە زیاتر حەقی پێ بدرێت ئێوە دەتوانن لە ڕێگەی بەرنامە و پرۆگرامی خۆتان بەرنامەیە پلانێکی بدانن کە زیاتر حەقی پێ بدەن بۆ ئەوی خەڵک بەرچاوی ڕوون بێ زانیاری هەبێت معلوماتی هەبێت ئەم بابەتە چۆنە چونکە ئەم بابەتە تەواو بابەتێکی شەرعیە فقهیە و زۆر قسەی لەسەر کرایە چەندین ئاەت و فەرمودەی لەسەرن و بەشێکی گرنگیشە لە مەسەلەی عیبادەت یعنی عیبادەت تەنها نوێژ و ڕۆژوو نییە بەڵکو چەندشی عیبادەت زۆر لەوە فراوانترە. یەک لەوانە پێدانی قەرزە ینی قەرزدان بە خەڵک و چۆنێتی قەرزەکە وەرگرتنەوە ئەوانە پێویستە ئینسانی موسڵمان زانیاری تەواوی هەبێت لەسەر ئەم بابەتەیە بۆ ئەوەی لەسەری قەردار نەبوونەوە چونکە ئەم بابەتە بەڕاستی ئێستا وای لێ هاتیان خەڵکانێک ناتوانن قەرز بدەن ناوێرن ینی خوان لێ ئەپارێزن. بۆیە ئەم بابەتە پێویستە خەڵک بەباشی بیزانێ فێری بێت. مەسەلەی قەرز بابەتێکی تەواو شەرعیە چەندین ئاەت و حەدیسی لەسەرن بۆیە خۆی گەورە لەبەر گرنگی بابەتەکە هەیەک ئاەتێکی هەر بەناوی ئاەتی دەین قەرزدان و چەندین ئاەت و حەدیسی تریش هاتوون دەربارەی قەرزەوە چەندین فەرمودە هاتوون دەربارەی قەرزەوە بەداخەوە موسڵمانان لەمڕۆیانی ئەو بابەتیان فەرامۆش کردێ وەکو پێویست گرنگیان پێ نەدایە یان معلوماتی نازانێت. بۆیە لە دەرەنجامە ئەبینیم کێشەی گەورەی کۆمەڵایەتی بە دوای خۆی دادینیت چونکە یەکێک لە شتانی کە زۆر گرنگە بەلای پەروەردگارەوە حفظی مالە. یەک لە بنەماکانی شریعەت کە هاتیە چی حفظی مالە بێ ئەو ماڵە حفظ بکرێت پارێزراو بێت. بەڵام کاتێک کە پارێزراو نابێت لەلایەن مرۆڤەکان لەلایەن موسڵمانانەوە ئیدی سەر ئەشێشی بەڕاستی بۆ شتی تر بۆ مەشاکلی کۆمەڵایەتی بۆ بەرەو دادگا ئەسفنجاری و هەیە حتا کوشتنیشی لێکەوتۆتەوە لەسەر ئەو قەرزەی کە خەڵک ئێستا ئیکە لەبینی یەکترە. بە ئەبێت دزەکانی ڕاگەیاندن یعنی لایانی پەیوەندیدار و مامۆستایانی ئاینی ڕێکخراوەکان و ناوەندە ئاینیەکان ڕۆڵی چاک ببینن لە مەسەلەی ئادابەکانی قەرز چۆن ئەدرێت و چۆن ئەجێتەوە. من کاتێک کە قەرز ئەدەم بە کەسێک شتێک لەسەر منە پێویستە بیکەم و ئەو کەسێک کە قەرز وەرئەگرێت ئەویش چی لەسەر پێویستە بیکات بۆ ئەوەی هەردوو لە بتوانن وەکو پێویست ئەم حەقە شەرعیە ئەم ئادابە شەرعیە وەکو خۆی جێبەجێ بکەن. خۆی گەورە لە شوێنێکا فەرمێت لە قورئانی پیرۆز ئەفەرمێت یا ئەیها الذین آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل وتدلوا بها إلى الحكام. يعني شو فرمت يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم.
زۆر کەس ئێستا لە مەسەلەی پێدانی قەرز بوویتە مای مافخواردنی خەڵکی خاوە قەرزەکە کا بڵێ کە قەرزەکەیدایە زۆر کەس لەو ڕێگەیەوە کە ویستی پیاوەتێک بکە ویستی خێرێک بکە ویستی پاداشتێک بەدەست خۆی بێنیت بەڵام لە هەمان کەدا تەماشاکەین ئەم ئینسانە زەرەری لێکردیە بۆیە لەسەر هەموو تاکێکی کۆمەلگا بەتایبەت موسڵمانان کۆمەلگەی موسڵمان ئەبێت ئەم بابەتە زۆر بە باشی بەساشی بیزانن بۆیە خۆی گەورە لە ئاەتی دەین بەڕاستیکە لە سوورەی بەقەرە یەک ئاەتی تەواو باسی ئەحکامی قەرز و چۆنێتی و شێوازی قەرزەکانی ئەکاتن خۆ ئەمەی موسڵمان ئەبێت لەم قورئانە بەهرەمەند بین خۆ ئەبێت بیخوێنینەوە ئەبێت لێی تێبین ئەبێت بیزانین ئەحکامەکانی بزانین ئەم ئاەتە بۆ هەندێک بە تەفاسیلی بە درێژی باسی قەرز ئەکاتن یاخود هەر لە دوای ئاەتی دەین خافرمت إن كنتم على سفر ولم تجدوا كاتبا فرهان مقبوضة فإن أمن بعضكم بعضا فليؤدي الذي اؤتمن أمانته ليتقي الله ربه ولا تكتموا الشهادة ومن يكتمها فليؤاثم قلب الله بما تعملون عليم سن آدابك بيست إما بيزانين لسأو كسيك قرزكي أدات كخاول مالكيا وأو آدابانتين كبيست أو كسيك قرز والأجريد بيزانين بو أوي هیچیان تاوانبار نەبن بۆ ئەوەی نەبێتە مایەی مەشاکیلی کۆمەڵایەتی نەبێتە مایەی ڕەنجان نەبێتە مایەی دڵهێشاندنی یەکتر یەک لەم شتانە بێ بزانیت ئەو کەسێک کە قەرز ئەدات ئەم ماڵە ماڵێکە و پارێزراوە و ئەبێ لە دەستی قەرز وەرگرەکە ئەو ماڵە پارێزراو بێت سەلامەت بێت وەکو خۆی ڕادەستی ئەو کەسە بکاتەوە کە قەرزەکەی پێدایە ئەگەر ئەو کەسێک قەرزەکە ئەدات ئەگە ئەوای نەزانی بەڕاستی ناتوانێت قەرز بدات ناتوانێت هاوکاری برای خۆی بیت ناتوانێت یارمەتی چکە ئەوەش جۆرێکە لە هاوکاری جۆرێکە یارمەتی تایبەت ئەوڕۆ کە زۆر پێویستیمان پێ چونکە هەتا لایەنی دارایی خەراتر بێ لە کۆمەلگا خەڵک زیاتر پانەوە بۆ قەرزی بچووکە قەرزی گەورەیە قەرز لەگەڵ شەخصە قەرز لەگەڵ کۆمپانیایە ئەو کەسێک کە قەرز ئەدات ئەبێ بزانی ئەو ماڵەشی پارێزراوە لە دەستێکی ئەمیندایە کە کاتی خۆی هات ئەو ماڵەیە دەداتەوە لێش ینی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕاستی زۆر ینی لە فەرمودەکانی پەیامی ترسناشی دایە بۆ کەسێکە وا تێناگات ماڵی قەرز کە وەری گرتیە ئەبێ معسووم بێت ئەبێ پارێزراو بێت چۆن ئێستا خوێنی موسڵمان لە بینیت الحرام کراوە بە هەمان شێوە ماڵی موسڵمانێک لە بینیت الحرام کراوە مەگە ئیلا ڕەزامەندی خاوەن ماڵەکەی لەسەر بێتن لا فرموديك بيغمبري خواه فرمي صلى الله عليه وآله وسلم فرمي سبحان الله ما أنزل الله من التجديد في الدين والذي نفسي بيدي لو أن رجل قتل في سبيل الله ثم أحيى ثم قتل ثم أحيى ثم قتل وعليه دين ما دخل الجنة حتى يقضى عنه دينه وفي الرواية يغفر للشهيد كل ذنب إلا الدين يعني أنفر مدانا دي بينا بلن براسي أبي بابن بين بو حق ما في كوتوت سرشاني ملوتو لري قرز ودروز بوا يعني أنفر نفهم علي كاك خوت على المبارزن أي كسي كا مالي خلق وان أجريد أبي بزاني وأمانتك لا أستودع أبي بيديوا لو فرمودي بيغمبري خو أفرمت صلى الله عليه وسلم حتى الشهيديش خوالي خوش نابت حتى قرزكي هم جناحك اللي يخش أبي إلا دين نبت إلا قرز نبت كالسري كوتوا بو أبد قرزكي بخوي بداتوا لا فرمودي كتبها هاتوا في غني خا فرمت نفس المؤمن معلقة بدينه حتى يقضى عنه نفسي لسان إيمان دار يعني بستراوة توابو قرزيك لسر أستويدا كالشامي إنسان المسلمان دا حتى ما فكي أداتوا حقيقة تلك بيستا بيزانين أبد قرز دان بخلق هم غمة خفته النار حتية نكل أكوسيك من قرزك والأجري حتى خاو قرزكش قرز أدا بخلق يارمتي خلق أدا براسي بويش غمة بويش همة يعني هتاوري أجري توا خفتي زورة الأخوات زاريها خوانا توشي درو أبن توشي نزاع أبن توشي بختان أبن توشي غيبة أبن عادزي ليدان قرت نحتاجات كشتنيش دي أمانة همودة تبين بو أبد زور باشا أو كقرز أدا بزاني كبيش أو أدا أو غمي كتوشي خوي أكا أبي صبر بقري دان بخور بقري هتا قرزكي أدري باوصا
ئەگەر شارە مین بەڵێ ئەگەر ناوڕێک بدات بینەوە سەر ئادابەکان خۆت ئاماژەی پێ بکە گەر گوێبیستی دەنگی من بیمەوەسا لە ئاەتێکدا لە سوورەتی بەقەرە خۆی باڵادەست ئەفەرمێت من تەفسیرەکەیت بۆ دەخوێنمەوە ئەڵێ ئەگەر قەرزدارەکە دەستکورت بوو ئەوە چاڕوانی لێ بکرێت و تاوەکو دەستی تێدەچێت و توانای دەبێت قەرزەکەی دەداتەوە ئەگەر ئێوە توانیتان خێری پێ بکەن و قەرزەکەی لێوەرنەگرنەوە ئەو بەخشینە بۆ ئێوە زۆر چاکترینە و خێر و پاداشتێکی زۆری هەیە ئەگەر کەمێک باز لەمە بکەین کە خی باڵادەست بەو گەورەی خۆی هاتووە باز لەم ئادابە جوانە کات کە ئادابێکی زۆر گرنگەوە خۆت لە پێشەکیدا ئاماژەت پێکرد ئەمە تا چەند گرنگە مامەڵە لەگەڵ ئەوانەدا بکەین کە بۆ منە کەسێکە دەستکورتە لەوانێت درەنگتر بتوانێت ئەم قەرزەی بداتەوە ئێمەش لەسەری بۆسین و زیاتر هاوکاری بکەین. بەڵێ کۆمەڵی ئاداب هەیەکو باسم کرد لەسەر ئەو کەسێکە قەرزەکە ئەدات لەسەر ئەو کەسێکە قەرزەکە وەرئەگرێت یەکێک لەو ئادابانی کە ئەکەوێتە سەر ئەو کەسێکە قەرزەکەدا بەڕاستی بریتە لە چاوەڕێکردنی ئەو کەسێکە قەرزەکەی وەرگرتیە قەڵکوتم قەرز خێرێکی گەورەیە وەکو عیبادەکە تەماشایکەن عیبادەتی زۆر گەورەیە بۆ ئەبێت ئەو کەسێکە قەرزەکە ئەدابێ یەکەم جا تەماشا کات ئەوە عیبادەتێکە ئەیکات مثلا چۆن ئەبێ نوێژ عیبادەتە ڕۆژ عیبادەتە خودی پێدانی قەرز عیبادەتێکی گەورەیە ئەگەر لە ڕووی عیبادەتەوە تەماشا نەکەن خەڵک ناتوانێت ئەم قەرزێ بداتن جا یەکێک لەو ئادابان ئەوەیە کە چاوەڕێ ئەو کەسە بکات کە قەرزەکەی پێدایە ئەگەر دەستکورد بوو فعلا نەیبوو توانای نەبوو قەرزەکە بدات بەڕاستی ئەبێت چاوەڕێ بکات هەتا ئەو کەسێک کە قەرزەکەی بتووە دێتە دەستی یعنی پەلەی نەکات لەم ڕۆژەوە بەڵێ چەندین ئاەیە چەندین فەرموودە هاتوونە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی ئەوە کات کە كسي قرضي ما من مسلم يقرض مسلما قرضا مرتين إلا كان كصدقتها مرتين پیغمبر خو افرموها في هكسي اذا قرض دا بكسك وك اوائك او قرضيا بصدقه بو حسابه لا فرميت هر كسي قرض دا بمسلمانك افرمي حتى او روجي اي داتا وقرضكي بقت همو او دل مسنتاني كوري قرتون همو اجر باداش بو او كس انسيك قرضكي بيدايا تسيدك كسك بقول لك مليونك بقردابي بكسك ام مليونك تن سنتو تن فلوسو تن درهم ديناري كدايا وتن روج تاخير بوا حتى او كاتيك ادريتوا هم روجي او مسلمان لاجر خير وباداش دايا ام خير دور عزم خوكاتك مسلمان قرزك ادا بكسك يعني طموحي او خير وباداش هي بلا امره زۆربەی قەرزەکان بوونە مای مەشاکیل لە باتی خێرەکەی دەستکەوێت وەکو گوتم بەڕاستی تووشی گوناحیش ئەبێتن چونکە خوا فەرمووی ئین کان ذو عسرة فنظرة إلى مەیسەرە ئەگەر کەسێک مەسەڵەن بۆ نمونە نەیبوو لە دەستیدا نەبوو با چاوەڕێ بکات تا ئەو کاتەی دێتە دەستی کە هاتە دەستی بە ئەو کات قەرزەکەی خۆی بداتەوە پیغمبر خدا فرمود من سره أن ينجيه الله من كرب يوم القيامة وأن يظله تحت عرشه فلينظر معسرا فرمي هكسك أجر حز أكاد لنا خوشي أجري قيامة دوار روش رزقار بيتو لنا خوشي قيامة رزقاري بيتو وأخوة بيخات الجير سيبريك لجير عرشي خويا أفرميت بعد ساور بكاتن أويك قرزكي ليوقتوا بعد ساور كتادي بيت ئەوزۆر حەزی مفەرموودە ماوەسەیان دەفتمان زۆر کەمە ئەگەر کەمێکیش باز لە ئادابەکانی تەنها شتێک نییە ینی مامەڵە بن لێوە دوو کەس بەڵێ ماوەسەیان ئەگەر باز لە ئادابەکانی ئەو کەسە بکەین کە قەرزەکەی وەرگرتووە پێویستە ئەم چۆن مامەڵە بکات ئەوەی کە زۆر دەرفەتمانە پێم خۆشە بابەتەکان تۆزێک کەمتر کورتکرد باشێتەوە زۆر باشە بێ من پێم گوتی کاتەکە ڕاستەکەین کاتەکەمان بەشی زۆر زیاترە کات ئەنیە وایە زیاتر بەڵام شوازی بەرنامەکەمان بۆ شوازە ئەبێت فەرماوەسە گیان بەڵێ من بە کورتی هەر ئاماژە بەسەر شتێک ئەەکەم کە پێویستە ئەو کەسێکە قەرزەکەی وەرگرتی چ بکاتن یەکەم ڕاستی ئەبێت بزانی ئەوە ئەمانەتێکە لە ئەستۆیدایە ڕۆژێک ئەبێت بیداتەوە ئەمانەت خۆی بابەتێکی گەورەی ئێرە شوێنی باسکردنیە کە زۆر قسە لە هەڵەگێتن ئەوە بزانی ئەوە
ئەمانەتێکە لە قەرزی لە ئەستۆیدا و ئەبێ ئەو ئەمانەتەکو خۆی جێبەجێ بکات. دومین ئەبێت بەو شێوە تەماشاکاتن کابرای قەرز وەرگریش کاتێککە قەرزەکە ئەداتەوە ئەویش خاوەن ئەجر و پاداشتە تەنها دانەوەی حەق نییە. بۆی ئەبێت ئینسانی قەرز وەرگر کاتێککە قەرز ئەدەبێ وەکو عیباد سەریکە بڵێ ئەمن ئەوڕۆ خێرێک ئەەکەم عیباد ئەکەم کە بێتە لە دانەوەی قەرز. سێ ئەو کەسێک کە قەرزی وەرگێ بەڕاستی ئەبێت پەلە بکات، ئەبێت لە کاتی خۆی پابند بێت بە دانەوەی ئەو قەرز هەموو قەرزێک کە ئەدرێت کاتی بۆ دائەنرێت تەوقیتی هەیە، شوێنی خۆی هەیە، کاتی خۆی هەیە. ئەبێت ئەو ئینسانە پابند بێت بچ بە وعد، چکە وعددان ئەوش بە هەمان شێوەیە بابەتێکی گریگە لە ڕووی شەرعەوە. ئەبێت ئینسانی بچۆن خاوەن وعد بێ، خاوەن وەفا بێت، لە کاتی خۆی ئەم حەقەیە جێبەجێ بکاتەوە. خاڵێکی تر کە پێویستە ینی ئەو کەسێک کە قەرزی وەرگرتیە ئەبێت ئەو حەقەی سەرە زێدەڕۆیی نەکات، ئیسراف نەکات. یعنی ئەبێت بەرنامەیەک دانێ بۆ دانەوەی ئەو قەرزەی کە لە ئەستۆیدایە. بەڵێ کەسێک کە قەرزوەردارە ئێستا کە دەستی دانیە، بەڵام دیارە لە بەرنامەیەکی پلانێکی بێتن بۆ ئەو قەرزەیە لە کات و شوێن و ساتی خۆی بیداتەوە. بۆی ئەبێت ئەم ئینسانە ئیسراف نەکات، زیادە ڕۆی نەکات، یعنی پاشەکەوتێک دابنێت بۆ ئەو قەرزەیە کە لە ئەستۆیدا لە کات و شوێنی خۆی بداتەوە. ئەو کەسێک کە قەرزی وەرگرتیە بەڕاستی ئەبێت هەر هەردووشیان ئەبێ شتەکانی خۆی بنووسێت، چکە خوا فەرمانی کرد يا أيها الذين آمنوا إذا تداينتم بدين إلى أجل مسمى فاكتبوه وليكتب بينكم كاتب بالعدل. ئەم نووسینە زۆر مهمە کاردانیان. ئەمڕۆ خەڵک کە بەشێک لە مشکلانێک کە دروست بوو کاتێک قەرز وەرئەگرێت قەرزدەر و قەرز وەرگر بابەتە شتەکە نانووسن، یعنی لە ئەوڕەقەیەک شاهید ناگرن، شاهید زۆر گرینگە. ئەمە حقیقەکە کە ئەبێت کابرای قەرز وەرگر بیکات لەسەر شانێتی ئادابێکە بیکات بۆ ئەوەی کە کات و ساتی خۆی هات لە وەختی خۆیدا ئەبێت ئەو قەرزەیە بیداتەوە بۆ ئەوەی خلاف لە بینیا دروست نەبێت و کابرای خاوەن ماڵیش کاتێک کە خۆی گەرماڵی هەبێت بتوانێت قەرز بدات، بتوانێت بگەیتەوە دەستی خاوەن حەقەکەی. ئادابێکی تر لەو ئادابانە کە پێویستە ئینسانی قەرز وەرگر کە بیکات ئەبێت بۆ نمونە قەداری دوو کەسە، سێ کەسە، چوارە بزانی کامەیان کاتی هاتووە، کامەیان حەقترە، حەقی کامیان لە پێشترە، کامەیان زەروترە، ئەمە بداتەوە تەصنیفیان بکاتن. چونکە ئەگەر وانەکات لەوانێ لە شێوازی ئەداکردنی قەرزەکەی لەوانێ زۆر قەبار بێتەوە، لەوانە عیبدار بێتەوە، جارێکی تر نزاع و مشاکل دروست ئەبێتەوە. بۆ ئەبێت ئینسانی قەرز وەرگر هەرواتە نەکات تەنها ئەوە قەرزێکە لە ئەستۆیدایە و تازە ئەمە تەواو، بەڵکو ئەبێت بەڕاستی بەرنامەیەکی تۆکمەدا بنێت چۆن ئەو قەرزانەی خۆی بداتەوە لە کات و شوێنی خۆی. چونکە وەکو گوتم قەرز ئەمانەتێکە حەقێکە لە مافی ئەو قەرز وەرگری کە قەرزەکەی وەرگرتیە، ئەبێ ئەمانەتیش وەکو خۆی لە کات و سات و شوێنی خۆی ئەبێت بدرێتەوە. ماوەستا گیان لە ماوەی خولەکێک داوەندە کاتمان ماوە چی دیکە ماوە، چ شتێک کە زۆ گرنگە ئاگاداری ئەم ئادابە بین لە قەرز وەرگرتن و قەرزپێداندا؟ والله ئەگەر سەیری آياتك دين بكين كخوافا وإن كنتم على سفر ولم تجدوا كاتبا فرهان مقبوضة في أمن بعضكم بعضا فليؤدي الذي اؤتمن أمانته وليتق الله ربه. لباسي كوتاي آتك كباسي أحكام كان قرز أكاد أفرمت وليتق الله ربه براسي إنسان أجد تقوى إخوة لدلي زي جيربو هم مشاكل هم إشارة سلكات خوي جورا أحكام كان قرض شيء بس تو بس بتقوى إخوة بخو بارزي لا نشكاندني سورة كان إخوة جورا يعني كسك أجر هاتو أحكام كان قرض شيء بس ذكر بالله لم بشا تقوى جنا ولاخي خوي داناك أو تقوى وأكد أم مشاكل دروس نبت أم بابتها ضبط كات. بله زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا موسلیم عەبدوڵڵا بانخواست لە شاری سۆران و بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە و سپاس بۆم دەرفەتە خی گەورە پاداشە بات و مامۆستا گیان.